دانیشن تاکە دانیشە بچکە دانیشی کاکە زۆر بەداخەوە زیادیش لە حەد بەداخەوە یاریەکەی ئەوڕۆ ئێمە بەڕاستی بە غەڵەتی تەحکیمی بە هەڵەی تەحکیمی ئێمە ئەمڕۆ یاریەکەمان تەسمیل باوان کرد داوی لێ بریش دەکەم لە لای هەرزانەکانی خۆمان بەڵام تۆپانەیەکە ئیوەی نەبووە ئەوڕۆ ئێمە سێ خال لە دەست بێن ئێمە زۆر باشتر بین بەڵام هەڵەی ناوبژوامی کرد ئێمە هەڵەکان خۆتان دینیتان ینی هەموو حرەکەتی زدیمەوە هەمووی زدیمەوە یانی ئەم یەکەم جارمە لە ژیانی تۆپێن ئەوە هەرچن بەڕاستی ینی بەڕاستی حەکەم گەمەکەی هەدیە داوان پێشەکی بەخێراتنیەوە دەکەم ئێمە تقریبان چارێکی ئەوەل ناتبووینە ناو جەوی گەمە بەس لە پاش چارێکەوە ینی کۆنتترۆلی یاریگامان بە تەواوی کردبوو کە توانیمان دوو گۆل بکەین و پیرۆزبایی لە یاریزانەکان دەستەی ڕاهێنەران و کارژێر دەکەم ئینشەڵا لۆ یاریەکانی دابێت زیاتر خۆمان ماندی دەکەین دەبێ براتێ ڕقەمەک بێ لە ڕقەمەکانی پێشەوە دەبێ حسابی بۆ بکرێت.